رئيس دكتور توماس سكمينجر بسپور زانست سیاسی و پیوندی ناودولتی لستدیو لگل منه دکتر گلک بخیر بین هم کاتای ایوش باش انجام این و آگربسته دی چی ببین یعنی جب آگربست دی بردوام بکه آلوزیان جناف ببه یان تن دمکه کرینا دمکه جبو هر دو آلیان ئێستا ئەگەر بەست کەس نازانێت چەند درێژە دەکێشێت ئەمەش لە دەرەنجامی گوشارێکی زۆر و ئەمریکا و ترامپ و بە تایبەتی گوشارخستن سەر ئیسرائیل و وا دیار دەکرێت کە هیچ لایەک جەنگەکەی سەرکەوتوو نەبێت جەنگە بۆ ئێران توانی دەربازی بێت و بۆ ئیسرائیلیش سەرکەوتنێکی ڕاستەقینە و نەیانتوانی ژێرخانی ئەتۆمی ئێران لە نێو برن کە نەتەنیاهۆ کردیە ئەمانجی سەرەکی جەنگەکە و دەربارەی گۆڕینی دەسەڵاتش کە وا دیارە بە هیچ شێوەیەک نەیتوانی بگاتەوە ئامانجا بۆیە هیچ لایەکیان بەڕاستی سەرکەوتوو نەبوو و هەروەها بەردەوامی جەنگی غەزە ئەمەش وا دەگەێن کە دوور دەبین لە گەڕانەوەی سەقامگیری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و چاوەڕوانی سەریش ناسوورمە لەوەی کە لە چەند مانگی داهاتوو ڕەنگە ئەو جاریشی کە بگەڕێنەوە مان خاڵ و ڕوبەڕوو یەکتر بنەوە و ئێستا ترام خۆشحاڵ نییە بەرامبەر هیچ لایەکیان و دەکرێت ئەمریکا ڕۆڵی هەبێت لە کە ئاگربەستەکە درێژە پێشێت و هەوڵی دیبلۆماسی فراوانتر بکات. دکتۆر یەکش سەدەمان ڕاگەاندنە ئاگربەستی ئەو بوو و ئیران vەگەڕەبوو ناو گوتوبێژ و دانستاندنان چه هێویەکێ ئەوروپا و ئەمریکا مایەک و ئیران vê carê şert û mercên wan qebûl bike ئەوروپا هەمیشە لەگەڵ ئەوە بووە دانوستاندن بکرێت لەگەڵ ئێرانە هەروەها ڕێکەوتنێکیش هەبوو و ئەمریکا لەو ڕێکەوتنامەیە کشایەوە یەکێتی ئەوروپا هەمیشە لەگەڵ ئەوە بووە گفتوگۆیەکی هەمەلایانە هەبێت لەگەڵ ڕێکەوتنی هەمەلایانە لەگەڵ ئێرانە ئەمەش دەکرا کاری لەسەر بکرێ بۆ ڕاگررتنی ئێران لە دەستگەشتن بە چەچێتەوە بەڵام ئێستا کارەکان قورستر بوون ئێران بینیوێتی کە ئەو گفتوگۆیانە ئەنجامی نەبووە هەروەها ئەگەر لە ڕوانگەی ئێرانەوە لە دیگەی ئێران کە ئێستا دەبێت کاری زیاتر بکەن ڕەنگە ئەمە دەرئەنجامی پێم وایە ئەمە دەرئەنجامی ئەم جەنگە ئێران زیاتر بەپەرۆشە بۆ دەستگەشتن یا بە دەستێنانی چەکی ئەتۆمی و پێشتر لە ڕابردوو دکتۆر ئەف شەڕەدە دەرکەت و ئیران ژالیێ هێزا بەرەوانیا موشەکیدا بەڕاستی بەقووەتە و یەکشم مەترسیەن ئیسرائیلێژی ژی ئیرانی هەر ئەف بوو یەکشم مەرجێن گوتوبێژەن ئەوەکو ئیران موشەکێ خوێ یعنی هێزاوێ بڕەکەی بینە 1000 کیلومتر ئیران وەیەکێ قبول بکە بڕایەوە ڕاستیەکە پێم وایە ئەمە بەشێکە لە ڕێکەوتنیی فراوان و گەورەتر ئەگەر ئێران هەست بە سەلامەتی بکات ئەمە ڕەنگە دەرەنجامێکی لێ بکات ڕێکەوتنیی نوێ بێتە ئاراو لەگەڵ ئێران بەڵام بۆ ئێستا ئێران هیچ هۆکارێک نابینێت کەەوە کە ڕێکەوتنێکۆشۆکە کە لەو کاتەی ئیسرائیل زیاتر خاوەنی چەکی پێشکەوتوترە ئێران پێی وایە کە هەست ناکات کە ناچار بێ هەموو مەرجەکان لە ئەمریکا قبول بکات دانوستانەکان ئاسان نابێت بەڵام پێویستن پێم وابێت کە لە نێوان ئەو گفتوگویان لە نێوان دوو وڵاتە کە هەندێک نیو براوە و نیو دۆڕاون
بۆ پێویستی بە هەوڵی زۆری دیپلۆماسی ئەمریکا و هەروە گرنگیشە کە چین و رووسیاش بەشدار بن لە سەر و مێزی گفتوگۆیە دەکرێ ئەوانیش گوشار بخەنە سەر ئێران زیاتر لە ئەمریکا. شرطێکی دنجی هەیەت بۆ وان گوتوبێژان ئەوە کو ئیران سپا قوتس هەموو هێزên سەر بوێ یەن دەروێ ئیرانی گشکی هەلوەشینە. ئیران jî razî bûye were gotûbêjan bi bê şerd û merc. Aya ev şerda jî Îranê dê bikar be bicîbîne? من بەدڵنیا نیم بە تاواتی پرسیارگە تێگەشتم. بەڵێ بەڵێ ئەمە ئەگەرە بەڵام ئەوە ڕەنگە ناوکردن و هێزی نوێ بێتە ئاراوە و ئەوەی بەدڵنیایە دەتوانین بڵێن ئەوەیە کە جەنگی حیزبوڵڵا و حەماس لە چەند ساڵی ڕابردوودا گۆڕینی دەسەڵات لە سووریا پێگەی ناوچەیی ئێرانی لاواز کرد. ئێستا چی دیکە ئێران زلهێزی هەرێمیەکە نییە. هەروەها بەڵام پێگەی ناوخۆی ئێران بەهێزە دەستگای سیستەمێکی بێزی هەیە و لاوازکردنی ئێران هەشمونی لاوازکردنی هەشمونی ئێران لە وڵاتی شو عێراق ڕەنگە ئەمە هەندێک سازش بکات لەو ڕوادە بەڵام ئەمە وا دەکات کە ئەو دەسەڵاتی ئێستا لە ئێرانی هەر بەردەوام بێ لە دەسەڵات لە نێو ئێران و ئەجینا ئێران ئامادە نییە هیچ دانوستانێک بکات بەڵام هونەری دانوستان ئێستا لە ئەوەیە کە ئێران وا لێ بکە سازش بکات بەڵام بەو شێوەیەک نەبێت کە ئێران هەست بکات پێگەی بەهێزی خۆی لە دەستەدا. دکتۆر ببوورە ئەف هەموو شەرت و مەرجێن کو مەگوت هەر لە قۆناخەکانی هەتا خۆ 5 قۆناخی گوتوبێژندا هەبوو و سەر نەکەتن یانە ڕێک نەکەوتن شەر دروست بوو. باشە ئیران ئەو کاتە بەهێز بوو بەس نەها پشتی وی شاری ئەگەر ئیران دیساوان شاردانە قبول نەکە بۆچی گوتوبێژ قبول کردنەک و وەرە سەر ماسایە گوتوبێژان؟ ئێران بەدڵنیایە پێش ئێستا کەمتر بەهێزتر لەوەی لە پێش چەک پێم وایە حکوومەتی ئێرانیش ئەم ڕاستی دەزانێت بۆ ئێستا دەرفەتێک هەیە بۆ دانوستان و گفتوگۆ بەڵام بە شێوەیەکی بەرچاو دانوستانەکان دەبێت ڕێگە بە ئێران بدات بەردەوام بێ لەوەی ڕۆڵی هەبێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕە و نەتەوەیەکی سەربەخۆ بێت. ترامپ وەژی دیت ینی باوەرە کو باگربەستە ژناڤناچە دێ بەردەوام بکە لەگەل لەوی شاریدا شروعەیەکە بوو کە هەموو ئەو بەشە ڕادیکالە ئیرانێ کەسایەتی ژناڤ چوونە گەلۆ ئەوێ دێ ببەسەدەم کۆ ئەف گوتوبێژ هێسانتر بەڕێوە بچن؟ زۆر زەحمەتە بڵێیت بۆ ئێستا پێم وایە کە ئەم کاتە بقۆزیتەوە بۆ دانوستاندن و گفتوگۆ هەر کەسێکی و سەرپەرشتی لە ئێران سەرپەرشتی یا سەرەکایەتی دۆخەکە بکە دەزانین کە زیاتر دیپلۆماسین و یاخود لایەنی توندڕە و هەن یا بۆچوونی توند هەن هەر کەسێک کە سەرکردایەتی ئێران بکە دەبێ ئەوان دانوستان بکەن ئەمە دەرفەتە ڕاستە کە ئەمە سەرکەوتن بوو بۆ ئەمریکا هەروە بەشداریکردنی ئەمریکا ڕۆڵی هەبوو هەروەکو لە پرس کۆنفرانسیسا بینیمە
ئەو قسانی کە یا لە دوانانەی سەرۆک ترامپ کە دەکرێت وەرگێڕدرێتە سەر بەشداریکردنی یا بوونی ڕۆڵی ئەمریکا لە هەوڵدان بۆ گەشتن بە ئاگربەست یاخود ڕێکەوتن پێم وایە کە ئەم گەڕە کۆتایی هەتووە بەڵام بەو مانایانە کە کۆتایی ململانەی درێژخایانی نێوان ئیسرائیل و ئێرانە بەڵام ئێستا پێویستە بگەڕێنەوە سەر ڕێگەی دیبلۆماسی و گرنگیشە ئەمریکا بەشدار بێ بە تایبەت ئەروە چین و رووسیاش دوپرسیات ئەف دازدار ڕۆژێن شار و ئەو هەلوێست و یانژی لاوازیە ئیرانی دێ ببە سەدەم کو ئیران لە ناوخۆیە خۆدە هەنێکی سیستەم و ڕفتاری خۆ بگوهڕە یان هەنێک ڕەفۆرمان بکە بۆ خەڵکی خۆ بە تایبەتی لە واری مافی مرۆڤاندا بەداخەوە پێم وامە هەر هێرشێک لە دەرەوە کە زیاتر بەهێزترە بێ لە نێوخۆ لە ساڵی 1970 چەندی ئێران و عێراق هەر لە ئێستاوە کە شەپۆلێکی دەستگیرکردنی بە ناوچی خوڕی ئیسرائیلی دەستگیرکراون لە سێدارەدان هەبوون پێم وایە کە دەسەڵاتی ئێرانی تونتر دەبێت هیچ ئاماژەیەکی نییە کە بۆکە دەسەڵاتەکەی سوکتر بکە یا لە خەڵکەکە لە هەمە ئەن کاتیشە ڕەنگە هەندێک ناسیۆنالیستی ئێرانی خۆیان نزیک بکەنەوە لە ڕژێمی ئێران کە ڕەنگە هیچ کات وڵاتێکی تر بەم نمونەیە نەبێ هەروەها تۆ دەبینی لایەنە ئۆپسیۆنەکان وەکو کورد بلوچ بەڵام ئۆپسیۆنە ئێرانیەکان پێم وایە بێدەنگە بن بۆ ماوەیەک لەبەرەوەی ڕژێم ئەوە هیچ گوانی تێکە ڕژێم ئێستا برێز دکتۆر توماس سکمێنجەرسکێ پشتپۆرەی زانستی سیاسی و پەیوەندی زانستی سیاسی گەلێک سپاس